سڵاوتان لێبێ من دالیا العەوێز ئەندازیاری کشتوکاڵی لێپرسایی هۆبەی وڵۆبۆ چوارچرا سەر بە بڕێبەرایەتی باخچەکانین. ئەمڕۆ باسی دەوەنێکەکەین سۆیا ناوە زانستەکەی ئۆرینتەلیسە. ئەم سۆیایە نیشتیمانی ڕەسەنی چینە لە مەنگۆلیا و کۆریا باشووریش زۆر ئەڕوێندێ بەڕوەکێکی پیرۆ دیژاندێ لەو شوێنانەدا وەکو تەمەنێکی زۆری هەیە ناتوانین بزەبت بڵین ئەوە نەیە لە 5 تا 15 ساڵ سەروتریش ئەڕوا یە تەمەنیە وەکو شوێنی جوغرافیا ئێمە لە سلێمانی ئێستا بە زۆربەی باخچەکان وەکو پشتێنێکی سۆزی بەکارێنین لەبەرەوەی نەجاحەتی هێناوە بە تایبەتی لە سیتەکە کە دەرەجەی حرارە زۆردا ئەبەزێ تۆزە ڕەنگێک قاوەیە بێ لە زستانە بەڵام کە ئەبێتەوە بە بەهار دەرەجەی حرارە بەردەبێتەوانێ ڕەنگە تۆزە جوانەکەی خۆی ئەیاتەوانێ وەکو پێویستیاتیش بۆ هەموو خاکێت ئەبێ بۆ ئاوانیش 2 ساڵی یەکەم هەفتەی 2 جار تا 3 جار ئاوانی پێویستە لە دوای 2 ساڵی یەکەمەوانێ ئاوانەکەی تۆزەکە مەکەینەوانێ لە ساڵانەکانی ئەخیرە ئەگەر ئاوانیشی بۆ نەکرێ هیچ کێشەی نییە و ئەڕوێت و سەڵ و جوانیشە و زۆریش بەکارێت ئێستا ئێمە وەکو ناسانێک کە ناسانومانە لە باخچەکانە بەکارێنی چۆنێتی زیاکردنیشی ئێمە وەکو خۆمان نەمامگەیەکی بچکۆلەمان هەیە ئەم دارەکە گەورە بێ تۆەکە تۆکی لە مانگی دایە پێ ئەگا کە پێ ئەگا باخەوانەکان لێ ئەکەنەوە کە تۆکە لێ ئەکرێتەوانێت ئێمە لەبەر هەتاو هەڵیەخین موشکەوێتەوە هەموو دانەیەکی 3 بۆ 4 تۆی تایە دەنکی تایە کە ئەو تۆ پێگەیشت بوو لە مانگی 11 ئێمە لە ناو بێتی پلاستیکیە ئەیچێنی کە چاندمان ئێتە ڕۆژانە ئاودێریەکرێ متابعەیەکرێ لە ماوەی 2 مانگ بۆ 3 مانگە تقریبی 5 بۆ 10 سانتیم گەورە بێ کە گەورە بوو ئەم مەرحەلانە ئەگاتە مانگی 3 لە مانگی 3 ئێمە دەسەکەین بەوەی کە ئێتر کاتێەوەی هاتۆ بکرێتە کیسەوانێت کیسەکە ئێمە قوم بەکارێنین لەگە پتمۆس تێکەڵ یەکەین هەموو دانەیەک ئەکەینە ناو کیسەکەوانی لە ناو بێتە پلاستیکەکەی هێڵینەوانێ بۆ ماوەی 2 مانگ تا مانگی 5 هێڵینەوانێ چمان ئەبێ بەخێو کرێ ئاگاداری بکرێ ڕۆژانە ئاو بدرێ تابعەیەکی باشی ئێ بژار ئەکرێ دوای کە خۆی گر لە ناو بێتە پلاستیکەکە ئیتر دنیا بەرەو گەرماڕوا ئێمە خانەمان هەیە لە دەرەوانێ هە لە دەرەوەی بیتەکە خانەکانی بۆ چاکەین ئەهێنینە ناو خانەوانێ کە کرایە ناو خانەوانێ هەموو خانەیەکمان 1000 بۆ 1500 نەمام ئەگرێ لێش ڕۆژانە ئاو ئەدرێ ڕێنماییمان ئەوەیە بۆ خەڵک ئێمە هەر لە باخچەکانە بەکاری نانین هەیە لە باخی ماڵی خۆیان بەکارهێنی ئەم ڕۆکە ئێمە وەکو دەوەن بەکارێنین لە پاییزانە لە مانگی 11 و لە بەهارانیشە تا یەکی 5 ئەیبڕین لە مەترە هیوایە مەترونی و ڕێکێک هاتو ئێبڕێ وەکو دەوەن بەکارێنی لەبەرەوەی ڕۆکێکی جوانە خۆڕاگرە هەمیشە سەوزە ئەرکی زۆر کەمە لەبەرەوە ڕێنمایی یەکەم زۆر زیاد بکرێت.